لە سێبەشی پێشووە باسم لە هۆکارەکانی سستی و لێچوونەوە کرد. یەکێک لەوانە وتمان کە توندڕەوی سەرەتا یان گەرمە تەریقەی یەکەم جار و سەختگیری لەو باسەی کە دەستی پێکردووە لە زانستی شەرعی بێ یان لە عیبادەتی بێ یان لە چست و چالاکی بانگەواز و کاری ئیسلامەتی بێ یان لە جیهاد بێ یان لە هەر شتێکی تری لایەنەکانی تری دیندارەتی ئەگەر بە توندی و سەختی یەکەم جار وەریگرت و دوایی طبعاً تەحملی ئەوە ناکە وردەوردە لێی سار دەبێتەوە. هەروها وتمان سەبەبێکی تر بریتە لە زێدەڕۆیی ئیسرافکردن، تێرخۆری بە تایبەتی خۆراک خواردنەوە ئەوانەکەوە ئەکەن ئینسان تەمەڵ ببێ. سێهەمیش وتمان دوورکەوتنەوە لە خەڵکی و پێباشبوونی تاکەسی خۆی، ئەوەش بێگومان سەبەبێکی سەرەکیە بۆ سستی و لێچوونەوە، چونکە تو وەختێک کە تاگەکەوی تێکەڵ بە مسلمانان ناوی ئامۆژگاری کەمترە بیستی، نمونەی مسلمان لە بەرچاوت کەمترە بێتەوە. ڕاستە تۆ لەوانەیە لەسەر ئینتەرنێت بی یا بۆ خۆت کەویتە کتێبخێنەوە ڕۆشنبیریی ئیسلامی باش پیاکەی، بەڵام تۆ خۆت مەحروم کردو لە کۆڕی ئیمانداران، لە کۆڕی مسلمانان، لە هەڵس و کەوتیان و گومانی شیتیانە کە تۆ بەمە زیاتر فێرەبی و خوای پەروەردگاریش داوای کردو کە هەمومان پێکەوە دینەکە بگرین، چونکە بە هەمومان دینەکەمان پێ پیاداکرێ و دیندارێتیەکەشمان لەگەڵ یەکتریا بەهێزترە بەبەتەکی. باز لە خاڵێکی ترەکەم ئەمجارە لە کەمیاتکردنی مەرگ و قیامەت. ئەوە ژێکێکە لە سەبەبەکانی ترکە ئینسان بەرەو سستی و لێچوونەوە بە، چونکە ئەگەر هاتوو ئینسانی مسلمان بە تەبیعەتی حاڵ باوەڕی هەیە بە قیامەتی و لە هەموو ساتە وەختێکی شیە باوەڕی وایە کە ئێستا لە ژێر چاودێری خوای پەروەردگارایە و فریشتەکانی سەرشانی چاکە و خراپەکەی نووسن، لەبەرەوە هەموو هەڵس و کەوتێکی لە ژێر چاودێریایە پێویستە هەموو کاتێکیش ئامادەیی ئەوەی تیاوێ کە خۆی ئامادە کردوێ بۆ مردن، مردنیش حتمما محاسبەکردنی بە دوادادێ. ئەو کەسەی کە هۆشی لەمە بڕاوە، زۆر خەیاڵی لەسەری نییە، بە دنیایەوە مەشغوڵە بە هەر سیفەتێکی تری دنیایی، ئەو کاتە بە تەکید وردەوەردە بەرەو سستی و لێچوونەوە ئەچێ. یاد نەکردنی مردن هۆیەکی سەرەکیە بۆ ئەوەی کە سست ببی، دیندارێتیەکەت تونتر نەگری، کەمتر قورئانە خوێنی، کەمتر عیبادەتەکان ئەەکەی، کەمتر بۆ ئیسلامە کە ڕەنجە دەی، بەڵام بە پێچەوانەوە یادی مردن کە لە هۆشتایە هۆشت لای ئەوەیە کە زەخیرەی قیامەت زۆرتر دانێ، حتمما هەوڵ زیاترە دەیت و ویست و ئیرادە و هیمەتت بەهێزترە بێ، بە پێچەوانەشەوە سست دەبێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ: إني نهيتكم عن زيارة القبور فزوروها فإن فيها عبرة. ترمذي جراوتي هو ألباني رحمة خوالي بصحيح دانا وأفرميها برهلستي شو نسرقور مليتان كردبو لمودوا بش نسرقور چونك بندو آموشگاريتي هاي. الرواياتي چترا أفرميها: كنت نهيتكم عن زيارة القبور فزوروها فإنها تزهد في الدنيا وتذكر الآخرة. أفرمي ريچونا غورستانم ليتان قرتبو لموضوع قيديني بشنا سرقور چونك وا أكاد دلتان زور بدنيا ونبيت وروجي دوائشتان بير بينتو. باش چند جارد لخوت برسيوا كآية چند جار چويت سر غورستان بود ورقرتني درس عبرت لتمنتا چند جار چوي، لصالاني دوائيتا چند جار چوي، لم صاليا چند جار چوي. پاشان ئەو کاتانەی کە لەگەڵ جەنازەیەکە ڕۆیشتی بۆ گۆڕستان، خۆت بە تەنیا دانیشتی بیرت لە گۆڕەکە کردبێتەوە، بیرت لە مردن کردبێتەوە. ئەوانە دائیمە خەڵک تەشجیعەکە لەسەر ئەوەی کە پەیوەستی بە دنیا و بە هەڵپەی دنیا و شەڕەپاڵی دنیا و کەم بێتەوە و ئەوەش وای لێکا کە زیاتر لە خوای گەورە نزیک بێتەوە، هەستی مەسئولیەتی گەورەتر ببێ و بە تایبەتی کە قورئان خوێنیشی. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لە یادخستنەوەیەکی تریە بۆ ئومەتەکەی دەربارەی ئەجەل، دەربارەی مەرگ، دەربارەی ئەوانە ئەفەرمێ، ئەمیشانی ابن ماجە جەڕاوێتیەوە و
الباني رحمة خالد بالسلسلة أحاديث صحيحة دا هنا بيتيو أفرمي: أيها الناس، استحيوا من الله حق الحياء. فقال رجل: يا رسول الله، إنا نستحي من الله تعالى. فقال: من كان منكم مستحيا فلا يبيتن ليلة إلا وأجله بين عينيه، وليحفظ البطن وما حوى والرأس وما وعى، وليذكر الموت والبلى، وليترك زينة الدنيا. أفرمي وخلقينا شرمي حقيقي لخواي قورة بكن. بياك عرضي كرتما أي بيغمري خوا إما أبيه الشرم لخواي قورة بكين. فرموي أو كستان كشرمي لخوا هيا باشوي لينايا كأجلكي خوي لدرچاوي خوي دانابي با قديو أوي كتيايتي بي باريز، يعني لحرام بي باريز. با سريو أو هوشي كتيايتي بي باريز، يعني ذكري خواي قورة تيابي. با يادي مرقو اسك بواني لبير بي، باواز للرازاوي دنيا بينه، يعني با ئاڕاستەی خۆی بزانێ، چاودێری خۆی بکە، پابەندبوونی دیندارێتیەکەی خۆی لەبەرچاو بێ، هۆشی لە خواردنی بێ لە حەڵاڵ، هۆشی لەسەری بێ لە بیرکردنەوەکانی، لە زیکری خوای گەورە، لە عیلمی شەرعی، هۆشی لە ڕەفتارەکانی تری بێ، لە پارسەنگی ڕەفتار و ڕەوشتی، لە هەڵس و کەوتی، لە ڕەفتاری لەگەڵ خەڵکیە، بۆ ئەوەی سنووری خۆی بپارێز. ئەمە سەبەبێکی سەرەکیە بۆ ئەوەی کە ئینسانی مسلمان هۆشی لە ئەوە بێ چست و چالاکی دیندارێتیەکەی بەردەوام بێ و نەکەوێتە سستیەوە. واتە هۆشمان لە مەرگ هەبێ، هۆشمان لە قیامەت هەبێ، بۆ ئەوەی ئەو ئیستعدادەمان تیابێ کە محاسبە بکرێن. ئیستعدادی محاسبەکردن هەرچەنە دائیمەن داواژەکەین کە خوای پەروەردگار ئەگەر محاسبەی کردین محاسبەیەکی ئاسانە.